سەرەتا من بەخێراتنتانەکەم بە ناوی خۆم و هەموو دانیشتوانی گوندی ئەسکەرەوە زۆر زۆر بەخێر بێن سەر و سەرچاوان. دیارە من ناوم حەمید حوسێن محەممەدە، ناسراوم بە حەمیدی شێخ حوسێن لە ساڵی 1955 هەر لەم گوندە لەدایک بوومە. ئێستاش هەر لەم گوندە ئەژێم. جا من حەزەکەم ئەوە بوو من هەر لە هەفتاکان وەکو فێری خوێندواری و کاتە ڕۆژمهینەکە بوو مفەکەریان پێوت ڕۆژمێر کە هاوسەر و ناو ئەمانە پێوە من ئەم کڕیت لەوانە بەڕاستی ئەوە سیرم کرد زۆر من ساڵانە ئەم کڕی بەڵام مەزاری نووسینی کەم بوو تەنها یەک دوو حرفێک بوو من دادی منی نادا لەم ئاخری هەر کڕیتم لە 2000ەکانە دوای هەڵسام دەستم کرد بەم کتێبانە من سەرەتا ئەمە لە 2010 دەستم پێ کرد کەوتمە نووسین وەلحاصڵ ئەو شتانەی کە بەلامەوە جوان بووە مەسەڵەن ڕووداوی سەید بووایە ئەم نووسی مەسەڵەن دوای ئەوە ئەمە لە 2010 ئیتر وەلحاصڵ هێنام ئەمە بۆ 2011 یان ئێستا وەلحاصڵ بۆ ئەمە 2012ەیە ئەمە هەموو تاریخەکانی لەسەر ئەمە بڵێن ئەمە 13 ئەمە 2014 ینی ئەمە 2015 ئەمە لە 2016 ئەمانە ئەمە پڕ کردوێتەوە مەسەڵەن ئەمە لە 2017 بۆ نمونە ئەمە ئیتر وەلحاصڵ هێنام هەتا گەیشتمەتە 2018 و ئیتر 19 و 20 تقریبا هەتا ئێرەم هێناوە ئەمانە هەمووی کتێبەکانێتی بەڵام ئەمەی تا ئێرانە من تا 2021 ئەمە بەشێشانە ئیتر ئەم کتێبەی کە ئێستا لەبەر دەستمایە حالن ئەم پەرتوکان باڵێن ئەمە 2022 ئەمە ئێستا ئەمە کۆتا کتێبەکەوا لەبەر دەستمایە ئەمانی من چییە مەسەلەن من شتی ئەوە نانووسم مەسەلەی باسی سیاسەت و چی و ئەمانە بەڵام ڕوودا و ئەحداسەکانی ڕۆژ ئەنووسم مەسەلەن لە شوێنە شتێکی سێ ڕووەدا شەڕیە لە وڵاتی خۆمان لە بڵێن لە ئەمریکا لە فاوی هەڵەسێ کۆمەڵی خەڵک ئاخرن چییە ئاگرێکی دەتوانێت لە دارستانێکی وڵاتەکان بۆ نمونە ئەمانە ئەنووسم یان لە دیەکەیان مەسەلەن ڕۆژانە شتێکی خۆش ڕووەدا ناخۆش ڕووەدا ئەم شتانە ئەنووسم دوایەوە نانا ڕەنگە بڵێن بۆ من ئێستا من کۆمەڵ لەم شتانە یانی ئەمە ئێستا بۆ من دەفتەرێکە جێرانم ئەمە ژیاننامەی پیاوە ناودارەکانی تورکیامان نووسی وەکو سەی ڕەزای نەهری و شێخ سەعیدی پیران مەسەلەن شێخ مەحموودی حەفید و لەکەیا لە سێدەرازایان ئەمری خۆیان کردو یان کۆچیان کردو هەر شتێکی ترمانیان قەتڵ ئامی ئەرمەنیەکان بۆ نمونە ئەمانەی کە عاقڵم بڕی بێتی بەلام شتێکی سەی ڕاکێش بوو بێ سن ڕاکێش بێ ئەوانە نووسیوە من